ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەن میوانەکەمان زۆر بەڕێز خاتوو ئەسمەهان داود سەرۆکی نوێنەرایەتی ئەنە کەسە لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە خاتوو ئەسمان زۆر بەخێر بن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان دڵنیاش بن کە دڵ و دەرونی تەواوی خەڵکی کوردستان لەگەڵ کوردانی ڕۆژئاوایە. من با بۆ پرسیارە دەست پێ بکەم لەگەڵ جەنابتان یانی ئەو هێرشانەی کە سوپای سووریا ئێستا دەیکاتە سەر کورد گەلی کورد لە هەردوو گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەقسوود لە حەڵەب ئەمە جێنۆساید و پاکتاوی نەژادی نییە دژی گەلی کورد؟ بەێ سپاس ji بۆ کەناڵەوە هەموو کارمەندە بەڕاستی ئەف بوو ساڵێک ئەف دەستلاتان و هاتیە سەر حکم پشتی ڕوخاندنە ڕێجیما بەشار هێویە خەلکێ ئەو بوون گۆ گەڕێجیمێک ji ڕێجیما بەرێ باشتر بێ لێ مخابن مەدی ئەف ساڵێک دەرباس بوو تڕەحەتی ملەتی سووری بوێ دەستلاتان وەرە نەدیت بویێرێن مەزن لە سووری ڕوودان یەک ژێ مەدیل بەرئاوێ چێبوو دبن مەهانە فلولێ ڕێجیما بەشار ئەوایە خەلکێ لە جینادە حەقدایە گۆبەلکی برا فلولێ ڕێجیما بەشار هەنێن و هین حەول دەدن ویبینن بڕۆخینن و دیسە ڕێجیما بەشار vegere li nav dirûza li Swêda rûdên yanî ceraim çêbûn birastî meczere çêbûn komkujî çêbûn dibin mehana nû wela destdirêjiya İsraîlê û dixwaze perçebûna Sûrî lê ana em bînin ser Eşrefiyê û Şêx Meqsûd çil Eşrefiyê û Şêx Meqsûd heye ma dewletek dine kî têdeyî destwerdana çi tê dibe xelkê Sûrî têdenin û xelkê Kurd têdenin ew xelkê tê berê Şêx Meqsûd û Eşrefiyê hîn ji eyamê rejîma beşar de birastî gelekî pêşmayî bûn ji ber rejîma beşar ji ber xelkê wê Kurd bûn ji bav û kala de tê çêbûnin rejîma beşar gelekî nedişt avayî û xweşî tê çêbibe wek navçeyên Helebê din ev rejîma din jî hatiye birastî ew di roj em binirin ew de babe û tank û top و ئەو ئەوارەیە گۆگدۆ خەلک عجێبان ئەم کۆمکژیە بۆچی دژی گەلی کورد یعنی بۆچی کوردیان قبول نێ کورد 100 ساڵ زیاترە ئەوەتەی هەیە لە سووریایە ڕەجی داکوتاوە جێگەی باب و باپیرانیانە بۆچی دەیانوێ کورد نەمێنێ بەێ ئەف دیارە ئەو ڕێجیما گنو هاتی بەرێ خۆ دپێک هاتیە ئەو مەهانەی گۆگدگۆتن فلول و ئیسرائیل ئەوانە نەڕاستێ بەرێ خۆ پێک هاتیە و یەک ژناوان پێکهاتیان ئۆل و پێکاتێک ژوان پێکهاتیە کورد پێکهاتیە کورد یعنی ji rojak ev rejîm hatiye demokratî nanî ser zimanê xwe nêzîkî pêkhatiya nebûye itîfaqatin di ortawan û qesedê çêbûn itîfaqatin eskerî hetan ha tiştek li pêş neketiye itîfaqek wan li Şêx Meqsûdê û li Eşrefiyê hebû yekê Nîsanê hetan ha pabend nebûn û gerek ew itîfaqiya berdewam bû çima îro hatinin ew wêneyê gogil berçavê me ê Beşar el Esed wextê bi ser xelkê xwe dikirin û bi baran dikirin û bermîl davêtin ser warebûna îro rotê berçavê me li Eşrefiyê û Şêx Meqsûd birastî mixabin cihê mixabiniyê gîro destelatek nû hatiye xelkê te anî و خەلکێ پێشوازیاتە کرد پشتی 14 ساڵاژی شۆڕەشی تهاتی خەلکێت تەقبول کرد بە هەموو تشتێتە بە هەموو خراپیێتە و باشی گۆگتێکی خاتوو ئەسمەهان من دەگەڕێم وڵات ئێستا کۆنفرانسی ڕۆژنامەوانی پارێزگاری حەڵەبەیە بە بینەری بین دوای دێم وڵاتان وإشراك الكوادر الطبية في الممرات کارمەندی تەندروستی لە ڕێڕەوەکان تیمی پزیشکی و تەندروستی دابین کرا و ئەوانەی دۆخیان خراپە گواسترانەوە بۆ نەخۆشخانەی حکوومەت و تایبەت هەروەها سەنتەری یارمەتیدان دابین کرا بۆ هاوکاریکردنی و کەسانەی پێویستیان بە هاوکاری تەندروستیە لیژنەی ناوەندی جەخت دەکاتەوە لە بەردەوامیدان بە هاوکاریکردنی گۆڕەپان و ئەوانەی کە بریندار بن داوا لە هەمووان دەکەین پابند بن بە ڕێکارەکان بۆ سەلامەتی خۆیان و ئیدارەدانی ئەو دۆخە نالەبارە زۆر سپاس. ئێستاش ڕۆژنامە نووسان ڕێگەیان پێدەدرێ ناوی خۆیان بڵێن و پرسیار لە لیژنەی باڵای تەندروستی بکەن و پرسیار لەبارەی دۆخی مرۆیی و کۆمەڵایەتی پارێزگای حەلەب بکەن سەبارەت بە کارەکانی حکوومەت بۆ کۆنتترۆلکردنی دۆخی مەیدانی لە پارێزگاکە بەڕێزان فەرموون.
بەڵێ بەرزان ئەوە بەشێک بوو لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی پارێزگاری حەڵەب سەبارەت بە شەڕ و پێکدادان و بە دیاریکراویش سەبارەت بە پێکدادان لە سەر نەخۆشخانەکان کە ئەمە ترسی گەورەی هەیە دەگەڕێنەوە لای میوانەکەمان. خاتو ئەسمەهان دوێنێ سەرۆک بارزانی پەیامێکی گرنگی هەبوو کە ئەوەشی وتی دەبێ ئەو جێنۆسایدە ڕابگیری. ئەمڕۆژ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە پەیامێکی هەبوو دەڵێ پاکتاوی نەژادی بە هەموو جۆرێک قابلی قبولکردن نییە. گرنگی ئەم دوو پەیامان لەم کاتەدا چییە؟ بەێ گرنگیایە گەلێکی مەزنە بەڕاستی بەتایبەت خەلکی کوردێمانی ڕۆژ ئاوارە ئێگۆ ئیرۆڕۆ دبن گەفادەن و دبن شەرادەنن مۆراڵێوان گەلێکی بلند دەبێ و بەڕاستی ڕایەدارین هەرێما کوردستانی بەتایبەت سەرۆک مەسعود بەرزانی و سەرۆکی هەرێما کوردستانی و سەرۆک وەزیر یەک ڕۆژێژی کێمانی نەخستنەیە هەر جار ڕایداری سووری دیتنن هەگەر لە محفلێک دۆلی بە ئەگەر لە جیهەکی بێ ژوانە تەکەسکردن و دوێ مافێ ملەتی کورد هەندوری سووری دێ پشتی وێ گوارتنا گلسوری چێبووی گەرەک پاراستی بێ لێ مخابن حتانەها تشتێک نەهاتی جی بجی کردن. وەختێک گۆک ئەمبیری ئیرۆ سەر شێخ مەقسوودێ تشتێک گۆگلێت تێر ڕوودان بەڕاستی خلافات سیاسین لێ ینی انعکاس دەبێت لەسەر ملەتی کورد ئەڤایە بڕاستی نایە قبولکردن دەوێ ئەگەر خلافات سیاسی ئێ حکوومەتی و ئێ قەسەدێ ئەمە بێژن گۆگە هەبن خلافات وەکیدن هەبن ئەبەدەن دەوێ مەدەنی نەیەن ئەرمانچکردن مەدەنی نەین کەشن ینی ئەم ڕاستی ئیرۆ دڕۆ دبینن عجێب خەلکێن کوشتن وەک ئانا گۆگوت ینی نەخۆشخانەك لە ئەشرەفیەیە هۆف قەس بریندار هەن هەف قەس کوشتی هەن کە هەرەبەتن ئەگە کارە بن موازۆتێ وەلدەکێ پێخن کە کارە بن خەلکی خوا دەرمان بکەن بڕاستی ئەڤایە تشتێکی ئەوان دەست لە نەخۆش و برینداریش ناپارێزن. باشە خاتو ئەسمەهان بابێ مەسەر ئەم گروپانە وە خودی ڕژێمەکەی ڕژێمی سووریاش بە خودی جۆلانیشەوە خۆی لە لیستی تیرۆرا بوو هەموو ئەو گروپانشن تێرۆرستن داعشن. باشە ئێستا ئەمانە و کوردیش داعشی تێکشکاند لە سووریا. ئێستا ئەرکی ئەمریکا چیەکە بە بەرچاوی ئەمریکا و کۆمەلگای نوێ دەوڵەتیەوە ئەم داعشانە ئەم ڕژێمە تێرۆریستیە هێرش دەکاتە سەر کورد. بەێ مخابن ینی بڕاستی ئەمریکان هەر جارێک گۆگ شەڕێن مەزن ڕوو دەدە بێ هەلوەست دمینە هەلوەستاوی گەلێکی قەلسێ هەر جار دەبێژێ ئەم قەلقن و ئەم نەرازینن و گەرەك ئەو هانەبێ بڕاستی ئەوانە تنانی نادن خەلکێ گەرەك وەک ئەتەگوت ئەڤری جیما گۆک خەلفیاوی حەمگە مار حەمە نەپاقش تەئانی سەردەسەلاتی و خەلک پشتی وێرە جیما بە شەر و خەرابیاوی و سەیدنایە و ئەو عەزاب و مرن و کوشناگە دیتن پێشوازی لە وێرە جیمێکردن بێش بێ قەید و شەرت هێڤیاوان ئەو بوو سووریە کنوبی و تدبێژی قەسەدێ هەفپەیمانێ منن و داعش شکاندنن چماتی بێدەنگی ینی بڕاستینە ئەوتەنی ئەوە فەرەنسایە دەوڵەتیان ئۆروپینێ بەریتانینێ ئێگۆک دەستوەردان ئەوان عجێب ئەمە بێژن ترکی گەلێکی نەش بەرجەوەندیەوەی گۆک ئارامین ئێ ئانا لە سووری چێ لێ ئەف دەوڵەتێن گۆگ تا ئەف حکوومەت ئانی و تەوێ کرد دەست هەلات بڕاستی ترامپ وەختێک قسە دەکەی لەسەر ئەحمەدە شەرع وەک عاشقێکی قال دەکە ئەنگی پەس نیوی دەدە و یان بهێل ئەف دەستهلاتایە استقراری لە سووری چێکە تکاری بە تەلەفۆنێکی حەل بکە ئیرۆ ڕۆت نەڕێ ئیرۆ دڕۆژ ئەشرەفیە وێران دەبێ خەلکی وێ دۆ زێتری 100,000 خەلک جهێ خۆ دەرکەتنێ وڵەتت بێ ئەس قەلقم و ئەس ناڕازیمە ئەف قەلق بوون و ناڕازی بوون خوینێ ناپارێزە بڕاستی باش خاتو ئەسمەهان ینی ئەم شەڕانە ئەگەر بەردەوام بن پێشتر هەر ئەم ڕژێمە ئەم هێزانە ئەم با بڵێم ڕوونتر بڵێم ئەم تێرۆریستانە هێرشیان کردە سەر دروزەکان بۆ خۆ داگاداری هێرشیان کردە سەر عەلەویەکان ئێستاش هێرش بۆ سەر کورد. ئەگەر ئەم شەڕانە بەردەوام بن تەواوی سووریا تێکەڵاوی شەڕێکی ناوخۆیی گەورە نابێت بێگومان شخۆ استقرار لە سووری چێ سووریا نامێنێکەوە سووریا نامین و ئانا یعنی هین ئەو شەڕێن مەزن ولۆ نەگی هاوی حەدیهانێ بێتری شێست ملەتی سووری نەرازیە سەرێ دەسەلاتی ئەگەر گۆگ بمینە بەردەوام و مەترسیا خەلکێ و هەر پێک هاتی هەر ئۆلە بینە مەترسیە و گەرەک دۆراویژی بێ معنات وێ دۆراویژی بێ بەڕاستی مەترسیەک مەزن لە هەندێ سووری ڕوو دەدێ بەرێ سووری لە شەڕێکی مەزنێ ئەو استقرا ئاگۆ ینی تەبلوێ رێجیما بەشار بەلکی استقراژ ئانا چێتر بوو ئەگەر گۆ ئەو رێجیما دەستەلاتە نو هاتیە بمینن سەرێ عقلیە و بەرێ خۆ بدە پێک هاتیا و ئۆلا و کۆنکوژیا چێکە بێگومان بەرێ سووری خراببوونەیە خراببوونێک بەری ئاشۆرەشێ خراپتر و ئاوەختی ئامێ بەشار لەسەر بوو خراپتر زۆر باشە خات و ئەسمەهان ینی من دەمەوێت بزانم ئەگەر ئێوە ڕاشکاوانش وەڵام بدەیتەوە جیاوازی ئێستا نێوان ئەم دوو ڕژێمە چییە ڕژێمی ئەسەد بە هەمان شێوە هیچ کەسێکی قوبوڵ نەبوو ڕژێمێکی شۆڤێنی بوو ئێستا ئەمانە ڕژێمێکی شۆڤێنی تێرۆریستیشن
کەواتە جیاوازی نێوان ئەم دوو ڕژێمە چی ئەم عقلێتە چی براستي منت خست ولو ام كاربن ولو ميزانه تاخ ناف ريجيما بشرج برمد جو كسك وكوي بيسو خرابتني اللي افريجي ما براستي ابدا سلاتا وجنو هاتي ما قلت والله دولتها سوري خرابيه تشتكي لسرها بدون نمايه مؤسسات نمانه برا نمايه 14 ساله دستورداني عجبتي تشيبونين فصائلتي زور بونين هيفيا ما او بو كارب بسرها بونين اللي في دستلاتي بري خداش درفه ورازي بونا دولتين درفه وهندري خوينا بخوي نبس ندا سرها بدو بيتر خراكه افكم كجيجو كتشيبون مطرسيه خلكي وبر حدمك بري خبد بيك هاتيكي براسي افايا تشتكي قال لك خرابي جوازي دورتاوي باش نظام بريد نامي وبلكي خراب تربجي لهيفيا ما او هين درفت هي افريجي مايا لخوفا غري بدو خاتو اسمهان يعني سامر جمعي هي اجندايشي درشي جيبجيكا يعني اجندايشي ناس سوريا لدروا جيبجيدكا اجنده مشكله اجنده جو تحكم سوريا تكون زوره اسرائيل جالي كده تركي جالي كده دولتين عربيه هناك جوان جالي كده دولتين اوروبي وامريكي جالي كده براستي اوجي نما قال لك زانه نا تركا راضي بك نا اسرائيل راضي بك مثلا بري تشندروجا تشون فرنسا اتفاقيه كرن يعني كاس حطان هانزان بهربليه وشن تشداي اسرائيل حتى اسرائيل راضي كري نا معقول اسرائيل راضي كري واسرائيل راضي كري اجا تشداي اسرائيل تشلو كري واشرفيه ابجي وقت بيجي جبوك بغطين السر ويك زور باش خاتو اسمهان اوان بردوام دلين ايما دجي اسرائيلي نبهمون اسرائيليان قبولنيا بلام استاد يعني لقال اسرائيل الريب كون اي باشا خو كرد سورين مسلمانيشن اي كرد ما ترسيجني لسر سوريا كرد بو اوكوشن بام باكتاوي نجاديه بو ولا اما انا اسرائيل بشقري ويهن خرطن امريكان بشتواني كرد بشقري وانتنن حساباج اسرائيلي ذكر نج انا دج امي بشار وحافظ الاسد حساب اسرائيلي ذكرن وحافظ الاسد بو جولان دابو اسرائيلي وانا تشتي ما يجي بلكي احمد الشرع دو اركي كرتي دوكو دوا برسير خاتو اسمان قالي كردستان تشبكا استا بو هاوكاري كردان لا روجاوا براستي يعني خلكن كردستاني توايتي خستن هولي خو بدن كاربن دريان منظمات متحده دبه منظمات مجتمع مدني به حقوق الانسان به دنگ كردا بگين حمدري امريكي اوروبي دورولا خوني قال لك اغو قال لك بيويست غرك بليزن افدا سلاتانو بري خو بد خلكي خو يعني بس نبس رازي بوناش درف بري خو بد خلكي خو اف شرعي الاشرفيه والشيخ مقصودي اف اسلحانات ده سلاحات كان وللغه يعني التفاوضي فقرن لحواري فقرن لوان ريكفتني قد اورتاوان وقصدي تشيبون كي نيساني قرق جيب يجيكون آده آداريجي أقو ديار حد ولا ينجنا قال كرازين نسر ناخوازن بكن وحرجار يك جوان ناكو كيا درخينه لخلق السيفيل دي نبن أرمانج هندري سويد بتايبت خلق كرد جبرق ما قالك أزياد ديتي وما قالك فقير ديتي وما قالك زحمتي ديتي تشتي ما وك سوري وك كرديتي زحمتي حطانها بس زور باش ندرس خوش زور بر اسمهان داود سروچي نو نرايتي انا كسل هرمي كردستان قال سباس بو برزاري كنتان لقلمان دا جوري حوالي كردستان بس